سڵاو لە بەڕێست و لە بینەران سەرەتا دەمەوێت هاوخەمی و هاوسۆزی خۆمان وەکو پارێزگای هەولێر دەربڕین بۆ ئەو کارە ساتێکی کە ئاگرکەوتنەوە لە نەخۆشخانەکەی شاری بەغدا بەداخەوەی کە گوێویستی بوون کە چەند زیان لێکەوتووەکێ لە هاوڵاتیان بە مردن و بریندار بوون تەمەنا دەکەین دەستگا ئەمنیەکان و بەرگری شارستانی بە زووترین کات کۆنتترۆلی بکەن و کەمترین خەسارەتی هەبێت. بەڵێ ئەوەی کە بۆ وەڵامدانەوەی پرسیارەکەی بەڕێستان نرخی بنزین ماوەیەکە بەرز بووتەوە هۆکارەکەش بۆ چۆن چەند بابەتێک دەگەڕێتەوە یەک لەوانە کە بەرزبوونەوەی نرخی دۆلارە کە نرخی دۆلار بەرز بووە لە وڵاتی عراق ئەو بنزینی کە هاوردە دەکرێت لە دەروەوەی وڵات بێگومان نرخەکەی بەرز دەبێتەوە بۆ ڕێژەی کەەوە ڕێگە پێدراوە لە بەرزبوونەوەی شتومەک بەگشتی لە خۆراک و بنزین و هەموو پێداویستەکانی بیناسازی ئەوەی کە لە دەروەوەی وڵات دێ بە دۆلارە بۆیە نرخەکە بەرز دەبێتەوە ئەوەیەک لە هۆکارەکانە. هۆکاری دووەم نەوتی خام لە بۆرسەکانی عالەمی نرخی بەرز بووتەوە ئەوەش هۆکارێکی ترەکەوە هەموو مشتەقاتی نەوت با بڵێن هەموو ئەوانەی کە پێک هاتن لە نەوت لە نەوتی سپی و لە گازوایر و لە بنزین نرخەکانی بەرەو بەرزبوونەوەت و لە بەرەوەی نەوتی خام نرخی بەرز بووتەوە. هۆکاری سێم ئەوەی کە لە هەرێمی کوردستان وەزارەتی سامانە سروشتیەکان کە لە ماوەی ڕابردوو بۆ باشترکردنی کوالێتی بنزین و بەروبوومی نەوتیەکان پێویست بەوە دەکەکەوە مواسەفاتی ئەو بنزینانەیان با بڵێن بەرز بکرێتەوە بۆ ئەوەی گلەی هاوڵاتیان لە بەکارهێنانی بنزینەکان وەکو پێویست کاتی خۆی کە کێشە هەبووە بۆ زوێنەری ئۆتۆمبیلەکان لە هەمان کاتیشدا لە ڕووی ژینگەییەوە پێویستی بەوە کردووەکەوە مواسەفاتی ئەو بنزینانە بە مواسەفاتی بەرزەوە لە دەرەوەی وڵات بێ ئەگەر ڕێژەی بۆ نمونە ئۆکتانەکەی یان ڕەساسەکەی بەو لەو ڕێژەیە نەبێ ئەوەی کە لایەن وەزارەتی سامانە سروشتەکان بە ڕێوەبەراتی و کازاکان لە شاری هەولێر بە پێی ڕێنمایی بە بڕیار دەرچووە ئەو کەسانەیان با بڵێن ئەو تاجیران ناتوانن ئەو بنزینە بێنن ئەگەر لەو کوالێتیان نەبێت لە بازگە لە دەواازەکان ڕێگایان پێ نادرێت. ئەو سێ هۆکاری سەرچینکەوە نرخی بنزین لە هەرێمی کوردستان و بەتابێت تریژە شاری هەولێر ئەوەی کە لە دەرەوە دێتن نرخی بەرز بووتەوە. لە هەمان کاتە ئێمە بنزینی خۆ با بڵێن بنزینی نۆرمەلمان هەیە ئەوەی کە لە کۆمپانیای کار و لە کۆمپانیەکانی کە پاڵاوگەکانی تری هەرێمی کوردستان بەرهەم دێنن ئەو نرخەکانیان وەکو خۆیان تا ڕادێش باش زیێگرە. باشە کاکی من یعنی ئەوی کە باسی لێوە دەکرێت نرخی بنزین ڕاستەوخۆ نەگەیشتۆتە 700 دینار سەرەتا 25 دینار شوێ سەری دواتر وردە ئێستا بڕەکە زۆر زیادی کردووە نابم. پرسیارەکەت بۆ دووبارە ئەەکەمەوە ینی پرسیار دەکرێت خەڵک دەڵێن کە نرخی بنزین ڕاستەوخۆ بەو بڕە زیادی نەکردووە بە شێوەی تەدریجی نرخی بنزین بەرز بۆتەوە. ینی ئەمەش هۆکارە پێوەستە بە بەرزبوونەوەی نرخی دۆلار و باشترکردنی کوالیتی بنزین یاخود بۆچی بەو جۆرە بە شێوەی تەدریجی نرخی بنزین گۆڕانکاری بەسەرداهاتووە. بەڵێ وەکو ئاماژەم پێکرد ئێمە لە ساڵانی ڕابردوش یعنی بەرزبوونەوەی نرخە بۆ دابەزینی شەبووە لە 2 ساڵی ڕابردوو خۆشبەختانە نرخی بنزین تا ڕادەیەکی باش ینی معقول بوون لەلایەن هاوڵاتیان و لەلایەن شۆفێرانەوەکەوە نرخێکی گونجاو بووە. بەڵام لە کاتی ئێستادا ئەو سێ هۆکارێکە بۆ بەڕێستانم باس کرد ئەو هۆکاری سەرچینکەوە نرخی بنزین بەرز بووتەوە. بەڵام لە هەمان کاتدا لەوانەیە بازرگانێکی یان خاوەن وێزگەیەک بێوێتن ئیستیغلالی بە دەرفەت بزانێت نرخەکان زیاتر بەرز بکاتەوە. ئێمە لەژنەکانی ئەوەی کە هەن لە سەبارەت بە شاری هەولێر بەڕێوەبەراتی نەوت و کانزاکان کە نوێنەری هەر قایمقامێتێکی لە مەرکەزی شار و لە دەوروبەر لە قەزا و ناحیەکان تێدا لە هەر شوێنێک لە ڕووی کوالیتی و لە ڕووی بەرزکردنەوەی نرخەوە ئەگەر ئەو نرخە نەبێتن ئەوەی کەەوە ڕێگە پێدراوە ئەوە دەست بەجێ ئیجراعات لەگەڵ ئەو بازرگانیان لەگەڵ خاوەنی ئەو وێزگەیان ئەو بەزیخانەیە دەکرێتن. بۆیە لێژنەکانی قایمقامیات و لێژنەکانی بەڕێبراتی نەوت و کانزاکان بەردەوام لەسەر هێڵن و پشکنینی مەدانی ئەو شوێنانە دەکەن. زۆر باشە کەواتە دەکرێت بڵێ نرخی بنزین بەم جۆری ئێستا دەمێنێتەوە و بەم جۆرە بەردەوام دەبێت لە 700 دینار بۆ هەر لیترێک لە جۆری محەسەن. وەکو باسم کرد ئەگەر نرخی نەوتی خام بەرەو دابەزین بێ و دۆلاریش دابەزێتەوە چکە وەکو باس بکە ئەو بنزینە لە دەروەوەی وڵات لە وڵاتی ئێران دێتن لە وڵاتی تورکیا دێتن بۆیە
پەیوەستە پەیوەندیان پێکەوەی ئەگەر بێت و نرخەکان دابزن بێگومان نرخی بنزینیش لە ناو شاری هەولێر و دەوروبەریدا دەبزێت. باش کاگە من یعنی سەرچاوی نەوت و یاخود پا بڵێن زیاتر بنزین کە سوتەمەنێکی سەرەکیە لە هەرێمی کوردستان و بەکاردێت لە ئێرانەوە هاوردە دەکرێت یاخود لە شوێنی دیکەشەوە دێتە ناو خاکی هەرێمی کوردستان و سنووری پارێزگای هەولێریش بەگشتی. بەڵێ ئێمە دەزانین ئەو بنزینەی کە باسەکەی ئێمە لەسەر بنزینە ئەو بنزینەی کە بەرهەم دێ لە هەرێمی کوردستان یان با بڵێن لە شارەکانی تری عراق بنزینی نۆرمەڵە ئەو بنزینەی کەەوە ئێستا بەردەستە لە بەردەستی هاوڵاتیان و کە نرخەکەشی گونجاوە و معقولە و لایەن هاوڵاتیانیشەوە یعنی با بڵێن پەسەند کراوە. بەڵام ئەو بنزینەی کە لە دەرەوە دێ بە جۆرەکانی تری با بڵێن بە مواصفاتەکانی تری بە وەکو محەسەن یان سوپەر ئەوە لە دەرەوەی وڵات دێ بەشێکی لە وڵاتی ئیران دێ بەشێکی لە وڵاتانی تریش دێ لە وڵاتی تورکیا وڵاتانی تریش دێ بازرگانی کردنە ینی بازرگانەکانی ئێمە دەستکراون کەوا بنزین لە دەرەوەی وڵات بێنن بەڵام بەپێی ئەو مواصفاتی کە وەزارەتی سامانە سروشتەکان بۆیان دەستنیشان دەکات ئەو ڕێژەیە کە پێویستە بۆ هەرێمی کوردستان بۆ شارەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی تر ئێمە باسی شاری هەولێر دەکەین بۆیە بەپێی ئەو ڕێژەیە ئەو میکانیزمی کە دانراوە بنزینی محەسەن و بنزینی سوپەر لە دەرەوەی وڵات دێ بەشێک لە گازوایلیش لە دەرەوەی وڵات دێ ئەوەی کە لەوانەیە مواصفاتەکانی بەرزترە لەو گازوایلەی کە لە ناو شاری هەولێر و یان لە هەرێمی کوردستان هەیە بۆیە ئەوە بازرگانی کردنە بە نەوت و کانزاکان و بەروبوومی نەوتیەکان ڕێگە پێدراوە لە ڕێگای وەزارەتی سامانە سروشتەکان و پارێزگاکانەوە کەەوە ڕێگان پێدەدرێت لە خاڵە سنووریەکان داخلی هەرێمی کوردستان و شاری هەولێر دەبن. باشە کاکێ من سەبارەت بە قەبارە و بڕی ئەو بنزینەی ئەو سوتەمەنی کە لە دەرەوە هاوردەی هەرێمی کوردستانەکرێ بە تایبەت سنووری پارێزگای هەولێر ئەگەر باس لە ڕێژەی پێویستی پارێزگای هەولێر بکەین بۆ سوتەمەنی لە جۆری بنزین بۆ هەر ساڵێک چەندە؟ ئەوەی ڕاستی من ڕێژەیەکەم لەلا نییە بە دقیقی بەڵام ڕۆژانە زیاتر لە 10 تانکەر بنزینی محەسەن بەرەم شاری هەولێر دێ بەش ئەوەی کە پێویستە لەوانەیە زۆر زیاتر بێتن ئەوەی کە زۆر دێ لەوانەیە ئەمبار دەکرێتن لە ئەمبارخانەکان یاڵە با بڵێن لەو شوێنانی کە بنزیخانەکان وەکو باسم کرد بازرگان دێنیتن ئازادە و بازرگانە چەند بڕێک دێنیت و خەزنی دەکات لێرانە پاشان دەیفرۆشتە و دابەشی دەکات لەسەر وێزگەکان و لەسەر بنزیخانەکان بۆیە ڕێژەکە بە دقیقی لای من نییە چەند پێویستە بێگومان ژمارەی ئۆتۆمبیلەکانی کە لە شاری هەولێر هەن کە زۆرە سەرەوەی 500,000 ئۆتۆمبیل لە ناو شاری هەولێر هەیە زیاتریش شارەکانی تریش ڕوو لە شاری هەولێر دەکەن کە بە حکمی ئەوەی پایتەختی هەرێمی کوردستانە و زۆر ئەوەی ترکە خۆتان دەزانم وەکو دەواازەیە کە بن لە نێوان شارەکانی تری سلێمانی و دهۆک و بەرەو مووسڵ و بەرەو کەرکک و ئەوەی تر بەڵام ئەوەی کە خواستی هاوڵاتیانی زۆر لەسەر و زۆرترین بەکارهێنەری هەیە بەنزینی نۆرمەڵە ئەوش کە بەردەوام خۆشببختانە تاوکو ئێستا لە پاڵاوگەکانی خۆمان لە هەرێمی کوردستان بەرهەم دەهێنرێ زۆربەی هەرە زۆری ئۆتۆمبیلەکان بنزینی نۆرمەل بەکاردێن بەڵام چەند لەوانەیە زۆرێک لە ئۆتۆمبیلەکانی ئەوانەی کە ئۆتۆمبیلی گران بەهامیان ئەو هاوڵاتی ئەو شۆفێرەی خاوەنی ئۆتۆمبیلەکە پێی دەتوانێت ئیمکانیتی ئەوەی هەیە کە بنزینێکی باشتر کوالەتیەکی باشتر مواصفاتێکی باشتر بەکاربێنی بۆ ئۆتۆمبیلەکەی خۆی ئەوە لەوە ئازادە بۆیە وەکو ڕێژەیەکی عام ئێمە تەماشەکەین ئەوەی کە خواستی هاوڵاتیانی لەسرە بنزینی نۆرمەلە ئەوەی کە لای خۆمان بەرهەم دێ لە هەرێمی کوردستان کە ئەو بنزینێش هەم نرخەکەی گونجاوە هەم بڕەکەشی زۆرە و دابین دەکرێت من ینی بەرزبوونەوەی هەموو وێزگەکان و بنزیخانەکانی هەرێمی کوردستان بەرزبوونەوەی نرخی بنزین کاریگەری هەبووە لەسەر کەمبوونەوەی خواست لەسەر هەموو جۆرەکانی بنزین لە هەرێمی کوردستان بۆ منە کاریگەری هەبووە لەسەر ڕێژەی هاوردەکردن و بەکارهێنانی جۆرەکانی بنزین وەکو باسم کرد ئەمە وەکو خەڵکە عامەکە با بڵێن ئەوەی کە بازاڕیە و یان با بڵێن خەڵکێکی ئەوەی کە بەکاری دێنی بنزینە نۆرمەلەکەیە بنزینە نۆرمەلەکەش ئێمە لای خۆمانە بەرهەمهێنانەکەی جگە لەو بنزینی سوپەر و بنزینی محەسەن نەبێ کە لەوانەیە خەڵکێک بەکاری دێنیتر وەکو باسم کرد ئۆتۆمبیلەکەی پێویست بۆ دەکا زۆرەکەی و مواصفاتەکەی وەیە کە بنزینی محەسەن بەکاربێنن بنزینی سوپەر بەکاربێن ئەوەش کە ڕێژەکەیان زۆر کەمترە لەو هاوڵاتیانی کەەوە بنزینی نۆرمەل بەکاردێن بەڵام بێگومان کاریگەری خۆی دەبێت کاریگەری لەسەر بازار دەبێت گرانبوونی نرخی بنزین کاریگەری لەسەر هەموو بازار دەبێتن لە گشتی هەر لە شۆفێرانە بەڵکو لە سەرنشینانە ئەو کەسانی کە
ئۆتۆمبیل بۆ هێڵی گشتی بەکاردێنن کاریگەری خۆی دەبێ بێگومان. پلان هەیە بۆ دابەزاندنی نرخی بنزین کار بکرد لەسەر ئەوەی کە نرخی بنزین وەک جارانی لێ بێتەوە یاخود کەم ببێتەوە؟ وەکو باسم کرد ئەگەر نرخی نەوتی خام دابەزێتن لە هەمان کاتیشدا بەنسبەت وڵاتی عێراق کە نرخی دۆلاری بەرز کردوتەوە لە هەمان کاتیشدا لە ڕووی ژینگەییەوە لە ڕووی کوالیتیەوە لە ڕووی گلەیی خەڵکەوەش ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی سامانە سروشتەکان کەوە مواصفات و کوالیتی بنزینەکانی بەرز کردوتەوە ئەگەر بەو جۆرە مواصفاتە نەبێ داخلی هەرێمی کوردستان نابێ بۆیان ئەوانە هەم کاریگەری ئەوان هەوە کە لە بەرزبوونەوەی نرخەکە بە پێچەوانەوەش بێگومان من باوەڕی ئەوم نییە کەەوە وەزارەتی سامانە سروشتەکان زارێک چیتر کوالیتی بنزینەکە یان جۆرەکانی مواصفاتەکانی دابەزێنێتن چونکە وەکو باسم کرد هەم پەیوەندی بە هەندێک کەس باس لەوە لە دەکەن ڕووی کە تەندروستی و لە ڕووی ژینگەیەوە هەمیش لە ڕووی سامانی گشتیەوە هەیەکەوە ئۆتۆمبیلی هاوڵاتیان تووشی تێکچوون دەبێتن بەڵام ئەگەر دابەزاندنی نرخی نەوتی خام دابەزی و دۆلار دابەزی بێگومان نرخی بنزینیش دادەبەزێت. هەندێک باس لەوە دەکەن ئەگەر ڕێگە بدرێت بە بازرگانی دیکە کە بەشدار بن لە هاوردەکردنی بنزین بۆ ناوخۆی هەرێمی کوردستان ڕکابەری دروست دەبێ و کاتە نرخی بنزینیش دادەبەزێت ئەمە لە پلانی ئێوەدایە؟ ئێمە خۆمان لە پارێزگای هەولێر بەردەوام هەر بازرگانێک هات بێ داوای ئەوەی کردێ کە بنزین هاوردە بکە لە دەرەوەی وڵات لە ڕێگای پارێزگای هەولێرەوە ئێمە نووسرامان بۆی کردووە نووسرامان بۆ کردەوە بۆ وەزارەتی سامانە سروشتەکان کە لەوێن دەرەوەش بەپێ ئەو مواصفاتی کە هەیە ڕێگا دەدرێن نووسراویان بۆ دەکرێتن بۆ دەواازەکان بۆیە پێم وانە ڕێگری لە کەس کرابێیان لە هاوردەکردنی بنزین لە دەرەوەی وڵات یان تەنها بۆ چەند کەسێک بتن هاوردەکردن هەموو ئەو بازرگانانەی کە لە بوارە ئیش دەکەن ئازادنەوەی کە بنزین هاوردە بکەن ئێمە وەکو پارێزگای هەولێر ئامادەی نووسرا بۆ هەر بازرگانێک بکەین لە ڕێگای ئێمەوە هیچ کێشێ و گرفتە چی نابێت. هەندێک سەرچاوە باس لەوە دەکەن کە ئەگوایە ئەو بنزینەی کە داخلی هەرێمی کوردستان دەبێت هەناردەی عێراق و شارەکانی دیکەی عێراق و دەکرێت بەو جۆرەیە کە بنزینەی لە هەرێمی کوردستان بۆ بەکارهێنانی ناوخۆ هاوردە دەکرێت دووبارە ڕەوانەی دەرەوە بکرێتەوە. ئەمە هەموو کارە بازرگانیەکان لە ڕووی بنزینەوە لە ڕووی بیناسازیەوە لە ڕووی خۆراکەوە لە ڕووی پەلەوەرەوە لە ڕوو هەموو بوارەکانی بازرگانی ئەوەی کە پێویستە لە دەروی وڵات هاوردە دەکرێت بە هەمان کاتیشدا بۆ شارەکانی ترە عێراقیش دەڕواتن کە ئەوە کارێکی بازرگانی و ئازادە ئێمە بازرگانەکانی خۆمان ئازاد کردووەلەوەی کڕین و فرۆشتن بکەن هاوردە بکەن و لێرانە ساغی کەنەوە بۆیە ئەوە ڕێگری لاوە ناکەین کە بنزین بستە دەرەوەی هەرێمی کوردستان وەکو باسم کرد ئەوە بازرگانە دەهێنێت و ئازادە لەوەی کە بنزینەکەی خۆی دێت بەڵام لە هەمان کاتیشدا کە ئێمە کراوەیە دەرگا کراوەیە بۆ هەموو بازرگانەکان کەواتە دەبێت خواستی خۆشمان دابین بکرێتن کە ئەوەش ئێمە پێم وانە لە هیچ شوێنە قەیرانی بنزینمان هەبێتەوە بنزین لە ناو شارەکانی باڵێن لە ناو شاری هەولێر بنزینی جۆری محەسن و سوپەر نەبێ بەڵام لە شارەکانی تر عێراق هەبێ بە پێچەوانەوە ئەگەر نرخی بنزین لە شاری هەولێر بە چ زۆرێک بێ لە شارەکانی تر ئەگەر هاتوو نرخەکەی کەمتر بوو ئەوە بۆ ئەو دەگەڕێتەوە کە دەستکاری کوالیتەکەی کراوە ئەگەر نا ئەو بنزینەی کە هەیە وەکو باسم کرد کە بازرگان دێنی لە دەرەوەی وڵات پشکنینی بۆ دەکرێتن لە دەواازەکان و لە هەمان کاتیشدا پشکنینی مووقعیشی بۆ دەکرێت لە نابنزیخانەکان بزانە ئەو بنزینەی کە هاتووە لە دەرەوەی وڵات هەمان کوالیتی هەیە کەوا دەدرێتن بە شۆفێران و لە ئۆتۆمبیلەکان دەکرێت لێژنەکانی بەڕێوەبەراتی نەوت و کانزاکان کە لێژنەی نوێنەری قایم قامێتەکانی شتێدا بەردەوام چاودێری ئەو شوێنانە دەکەن لە ڕێگای تاقیگاکانی ئەوەی کە هەن لە بەڕێوەبەراتی نەوت و کانزاکان ئەو بنزینانە پشکنینیان بۆ دەکرێتن بۆیە نرخی بنزین یان هەبوونی بنزین نەبوون ئێمە کێشەی قەیرانی بنزینمان نیە بەڵام نرخەکە کەمێک بەرز بۆتەوە بۆ بنزینی محەسن و سوپەر وەکو ئاماژەم کرد لە پێش لە سەرەتاوە کە هۆکارەکەشی چ بووە. باش کاکی من بە دەرفەت هێزانم و چەند خولەکەی کە ماوە باس لە نرخی شمەک و کاڵاو بە تایبەت کاڵاو بەرهەمە خۆماڵیەکان یاخود ئەو بەرهەمانی کە پەیوەستن بە بەکارهێنانی ڕۆژانەی خەڵکە وەکو خۆراک بەروبوومە خۆراکیەکان لە ئێستادا لە بازارەکان نرخیان بە ڕێژەیەکی بەرچاو و هەندێک بەروبوومی خۆراکی بە ڕێژەی لە 150 بەرز بۆتەوە بۆ نمونە زەیتێک جاران بە 1500 دینار بوو ڕاستە نرخی دۆلار لە 125 بەرز بۆتەوە بەڵام
بەڕێژوی لە 150 هەندێک بەروبوومی خۆماڵی بەرز بوونەتەوە نەک تەنها خۆماڵیش تەنانەت بەروبوومەکانی کە هاوردەش دەکرێت هۆکاری ئێمە بۆچی دەگەڕێتەوە هیچ چاودێری نرخ دەکرێت لە ئێستادا بەڵێ بێگومان یەک لە هۆکارەکان ئەوەی کە باسمان کرد بەرزبوونەوەی نرخی دۆلارە بۆ هەموو شتومەکەکان لە بەنزینەوە لە خۆراکەوە لە کەلوپەلی بیناسازیەوە لە هەموو بوارەکانی تر کە نرخی دۆلار بەرز بۆتەوە ئەوەی کە هاوردە دەکرێت تۆ بە تەحدید باسی زەیتت کرد زەیتی خۆراک زەیت پێشەوەی کە بەر لەوەی کە نرخی دۆلار بەرز بێتەوە نرخی زەیت بەرز ببەوە لە مەزدەڕی خۆی لە منشەی خۆی کە لە دەرەوەی وڵاتەوە دێ تەنها ئەوەی کە بە ڕێژەیەکی زۆر بەرچاو نرخی بەرز بووتەوە زەیتی خواردنە زەیتی ئەوەی کە بەکاردێ بۆ خۆراک ئەوە لە شوێنی خۆی بەرز بووتەوە نەک لە هەرێمی کوردستان لە هەموو وڵاتانی تر دنیا نرخی زەیت بەرز بووتەوە و یەک وەکو باسم کرد پێش ئەوەی کە نرخی دۆلار بەرز بێتەوە نرخی زەیت بەرز بووتەوە لە هەمان کاتیشدا بەرزبوونەوەی نرخی دۆلارش هەم کاریگەری هەبووە هەم لە نەقلکردنی ئەو شتومەکانە ئێمە ئەوەشمان لە یاد نەکەین کە لەو ساڵی تێدا لە ساڵی ڕابردوش ئێمە داخستنی وڵاتان و داخستنی دەواازەکانمان هەیە بەهۆی وڵابوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا بۆیە لەسەر هەر بازرگانێک لە ڕووی داخستنی دەواازەکان بۆ بازرگانان بووە کاگێ من بەڵێ ببوورە من با دەمەوێت تەوزیحێک بدەمە بەڕێز ئێمە وەکو هەرێمی کوردستان لە ژووری ئۆپراسسیۆن لێژنەی باڵا لە ژووری ئۆپراسسیۆن لە پارێزگای هەولێر هیچ دەواازەیەک دانەخراوە بۆ هاوردەکردنی خۆراک بۆ هەرێمی کوردستان بەڵام بێگومان کاریگەری هەبووە لەسەر نرخی گواستنەوە لە وڵاتانی دەرەوە ئەگەر ئێمەش دەواازەمان دانەخست بێتن حدودەکانمان کراوی بەڵام لە وڵاتانی دەرەوە زۆر شوێندا خراوە لە وڵاتی تورکیا لە وڵاتی ئێران وەکو پێویست بەڕێکاری خۆپارێزیەکان ئەوەی کە هەبووە ئەگەر ڕۆژانە دەیان تەڕێ لە داخلی ناو هەرێمی کوردستان بەڵام لەگەر بەڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا و ڕێکارەکانی خۆپارێزی ئەو ڕێژەیە زۆر دابەزی بوو بۆیە ئەوانە هەمووی هۆکار بوون و تاوەکو ئێستاش ئەو هۆکارە نەماون وەکو باسم کرد ئێمە هۆکاری بەرزبوونەوەی نرخەکە باز دەکەین بەڵام وەکو ئەوەی کە ئێمە لە پارێزگای هەولێر چاودێری بازار دەکەین بەڵێ لێژنەکانی قایم قامیەت ئەوەی کە هەن لەگەر چاودێری کرد بەڕێوەبەراتی چاودێری بازرگانی بەردەوام لە مرکزی شار و لە دەوروبەر و لە قەزا و ناحیەکان چاودێری بازار دەکەن لە ڕووی نرخەوە لە ڕووی کوالیتی خۆراکەوە لە ڕووی ماوە بەسەرچووی ئەو خۆراکانی کە هەن بەتایبەتی لە ناومانجی پیرۆزی ڕەمەزانین زۆر باشە هاوڵاتیان خاوەندووکان و ئەو شوێنانەی کە بە تایبەت بەروبوومە خۆراکیەکان دەفرۆشن تا ڕادەی گلەییان لە ئەدای لیژەکانی قایم قامیەت هەیە لە کاتی سەردانیکردنیانە ئێوە ئاگاداری و کێشە و گرفتانن کە ڕوبەڕوویان دەبێتەوە ڕۆژانە لە کاتی سەردانیکردنی شوێنە گشتیەکان دەچ مارکێتەکان بێت بازارەکان بێ یاخود خواردنگە و شوێنە گشتیەکان بێت چونکە زۆر جار دەڵێن بەبێ بیان و بەبێ ئەوەی هیچ کەم تەرخەمیەکیان هەبێ وەسڵی غەرامە و سزایان بۆ دەنووسێت من ئەوە بە دوور دەبینم ئاساسی نییە ئەو بابەتە لەبەر ئەوەی ئێمە لەژنەکانی قایم قامێت لەیانی لەژنەکانی تەندروستی و چاودێریکردنی بازار ئەرچی ئەوان ئەوەیە کەوا بە شێوەیەکی کتۆپەڕ بچنە و شوێنانە کەوا چاودێری بازار بکە هەم لە ڕووی نرخەوە هەمش لە ڕووی کوالیتی ئەو خۆراکی کە دەیفرۆشن دەیدەن بە هاوڵاتیان ئێمە دەزانین ئەگەر بێت و پێشوەختە ئێمە ئاگداری ئەو شوێنانە بکەینەوە لەوانەیە ئەو کەم کوڕیانەی کە هەیتی لە ڕووی نرخەوە یان لە ڕووی کوالیتی خۆراکەویان چۆنێتی هەرگرتنی ئەو خۆراکە لە شوێنێکی داناوە بە تایبەتی وەکو باسم کرد لە مانجی ڕەمەزانی پیرۆز لە ماوەی ڕابردوو ئێمە بەدەیان تۆن خۆرمای ماوە بەسەرچوومان دەست بەسەرداگرتووە لە مرکزی شار و لە قەزای دەشتی هەولێر و لە قەزای سۆران ئەوە هەمووی ئەو لێژدانن بەپێی ئەو زانیارانی کە بەدەست لێژنەی قایم قامێتەکان دەکەوێت بە شێوەیەکی کتۆپەڕ سەردانی ئەو شوێنانە دەکەن ئەو ماوادانەی کە بە شێوەی نایاسایی داخلی هەرێمی کوردستان بوون یانیش بەو شێوەیە کە ماوەیان بەسەر چووە ماوەی بەکارهێنانیان بەسەر چووە دەست بەسەردا دەگرن لە هەمان کاتیشدا نرخی شتومەک بە شێوازێکە بۆیە ئێمە ئەگەر هەر هاوڵاتیەکیش من لێرەوە لە ڕێگای شاشەی بەڕێستانەوە لە سنووری پارێزگای هەولێر هەر هاوڵاتێک هەست بەوە دەکەکەوە وەکو پێویست مامەڵی لەگەر نەکراوە یانیش غەدری لێکراوە لەلایەن لێژنەکانی ئێمە دەرگامان کراوە بە سەردانمان بکات و بەڵگەی پێویستمان بۆ بێنێتن کەوا ئەو لێژنەیە ئەزیەتیان داونیانش بەبێ بیان و
پێژباردنیان پێکردون کە غەڕامیان کردوون ئەوە بێگومان ئێمە بەدواداچوون دەکەین ئەوەی کەم تەرخەم بێ لەو لێژنەیە ئیزراعەتی پێویستی لەگەڵ دەکرێت بەڵام بێگومان وەکو باسم کرد ئەرچی ئەو لێژنەیە ئێمە ڕامەسپاردوون بە تایبەتی لە ناو مانجی ڕەمەزانی پیرۆز سەردانی هەموو شوێنانە بکەن لە ڕووی کوالیتیەوە لە ڕووی ماوە بەسەرچووی ئەو خۆراکانە لە ڕووی بەکارهێنانی لە کاتی ئێستای ئەو مانجی ڕەمەزانی پیرۆز کە شیرینەمەنی و تورشیات و شربەت بە شێوازێکە ئایا لەبەر خۆر دانراوە یان لە شوێنێکی لەناو بەڕات هەرگیراوە یان شوێنی هەڵگرتنەکەی بە شێوازێکە یان گۆشتی ئاژەڵ ئەوەی کە گۆشتی خۆمانیان گۆشتی بەست و بە شێوازێک پێشکەش بە هاوڵاتیان دەکرێتن ئەوەنە هەموو لێژنەکان کە لە چەند بەڕێوەبەراتیەک و لایەن پەیوەندیاریەکان پێکاتون بەردەوام سەردانی و شوێنانەکەن بەبێوەی کاتیشیان دیاربێت لە کاتی پاشیوە لە کاتی بەیانیانە لە کاتی ئێوارانە هەموو کاتەکان لێژنەکانی ئێمە دەردەچی و چاودێری بازار دەکەن هەم لە ڕووی کوالیتیەوە هەم لە ڕووی نرخەوە باشە کاگێ من بابەتێکی بە ئاماریش هەموو ئەو ئیجراعاتانەی کە هەن لە لامانە هەندێک سەرچاوە باس لەوە دەکەن کە لە ماوەی ڕابردوودا باج لەسەر هاوردەکردنی هەندێک شمەک و کاڵا زیادی کردووە بۆیە ئێستا ژنرخەکانیان بەو جۆرە بەرز بۆتەوە بۆ نمونە بەنزین باسی لەوە دەکرێت کە باج لەسەر هاوردەکردنی زیاد کراوە هۆکاری بەرزبوونەوەی نرخەکەشی لە ئێستەیە بۆ ئەوە دەگەڕێتەوە باە بۆ جۆرەیە وەکو باسم کرد ئێمە سێ هۆکارم باس کردەوە بەڕێستان کە کاتە هیچ باجێک لەسەر بەنزین و هاوردەکردنی بەنزین زیادی نەکردووە ئەوەی ئێمن ئاگدار بن تاوەکو ئێستەمە ئاگدارین وەکو پارێزگای هەولێر بەڵام ئەگەر لە وەزارەتی سامانە سروشتیەکان یان لە بەڕێوەبەراتی گشتی بابەتێکی لەوە هەبێ ئێستا هیچ نووسراوێکی ڕسمی بەدەست ئێمە نەگەیشتو لەسەر ئەو بابەت. سپاس بۆ هێمن قادر جێگری پارێزگاری هەولێر سپاس کە میوانی ناوینی ڕۆژ